خێزانێک بۆ ماوەی 40 ساڵ مرۆڤیان نەبینی. لە ساڵی 1970دا کۆمەڵێک زانای جیۆلۆجی ڕووسی بەسەر دارستانی سیبریادا فڕین. لە کاتی فڕیندا فڕۆکەوانەکە شتێکی نامۆی بەدی کرد. زەویەکی ئاوادانی بچووک لەو شوێنە پانوبەرینەدا دیمەنێکی سیر بوو. چونکە هیچ کەسێک نەیدەوێرە لە ناوەڕاستی ئەو دارستانە پانوبەرینەدا بژی. زۆرینەی کات با بەفر و سەهۆڵ داپۆشرا بوو. جیۆلۆجیەکان نەیان دەزانی چی بکەن. بەڕۆژی ئەوە دایگرتن ئەو ناوچەیە کەشف بکەن. بەڵام هەستیان بە ترس و دڵە ڕاوکێ دەکرد لەو مرۆڤانەی لەوێدا دەژیان. لەگەڵ ئەوەشدا بڕیاریاندا هەر بچن و شوێنەکە کەشف بکەن. بۆ سەلامەتی خۆشیان چەکەکانیان لەگەڵ خۆیاندا هێنا. لە کاتی ڕێڕۆیشتنیاندا تیمەکە کووخێکیان بەدی کرد. نزیک بوونەوە لێی. پیاوێکی پیر لە دەرگاکەوە هاتە دەرەوە. ڕیشێکی سپی چڕی هەبوو. سەرباری سەرسوڕمان بە ناوچاوی پیاوەکەوە بەڵام بە خێراتنی کردن و بردنی بۆ کووخەکەی خۆی. لە کووخەکەدا 2 کوڕی گەنج و 2 کچ هەبوون. لە سیمایاندا دیار بوو کە بۆ ماوەیەکی زۆرە هیچ مرۆڤێکیان نەبینیوە. پیاوە پیرەکە بە زمانێکی ڕووسی زۆر باش گفتوگۆی لەگەڵ کردن. بەڵام ئەندامانی تری خێزانەکە بە ئاستەم دەیانتوانی لەو گفتوگۆیە تێبگەن. پیرەکە خۆی ناساند و وتی ناوی لیکۆڤە. کوڕێکی هەیە بە ناوی ساڤین لەگەڵ کچێک بە ناوی ناتالیا. کاتێک بچووک بوون لەگەڵ خۆی هێناونی بۆ ئەم دارستانە. لە پاشان 2 منداڵی تری لە دارستانەکە لەدایک بوون بە ناوەکانی دیمیتری و ئاگافیا. بەڵام هۆکاری هاتنی بۆ ئەم دارستانە دەرکەوت لەبەر ئەوەیە کە ئەم خێزانە دەگەڕێنەوە بۆ یەکێک لە گروپە دینیە مەسیحیەکان لە سەردەمی دەسەڵاتداری شیوعیەکاندا. تاک بە تاکی ئەم گروپە دینیە بە ئامانج گیراون و تیرۆر کراون. لە ساڵی 1936دا لیکۆڤ هەوڵ دەدات لە ترسی شیوعیەکان خۆی و خێزانەکەیەوە هەڵبێن. پۆلیس بەدیان دەکا و تەقەیان لێ دەکەن. براکەی لیکۆڤ پێوە دەبێ و لەوێدا گیان لەدەست دەدات. لیکۆڤ و خێزانەکەی بەرەو قوڵایی دارستانەکە دەڕۆن. لە دارستان ژیانێکی زۆر ئاسایی دەژین. شێوازی جلوبەرگیشیان دەگۆڕن. بۆ بەردەوامی ژیانیان خۆیان فێری کشتتوکاڵ و ڕاوچێتی دەکەن. منداڵەکانی بە هیچ جۆرێک نەچوونەتە خوێندنگا. لە خوێندندا تەنیا پشتیان بە کۆپیەکی ئنجیل بەستووە لەگەڵ چەند کتێبێکی تری دینیدا کە باوکیان لەگەڵ خۆی هێنابووی. ژیان لە سیبریای بەست و زۆر ناخۆش بوو بۆیان. لە زستانێکی سەختدا بەهۆی برسێتیەوە خێزانی لیکۆڤ کۆچی دوایی دەکات. جیۆلۆجیەکان هەوڵیان لەگەڵدان کۆچ بکەن بۆ وڵاتێکی تری نزیکی خۆیان. بەڵام ڕەتیان کردەوە. لە ساڵی 1970دا 3 کەسی تر لەم خێزانە بەهۆی نەخۆشیەوە مردن. لیکۆڤ لە لای ئاگاڤیای کچی ژیا تاوکو لە ساڵی 1970دا کۆچی دوایی کرد. کچەکەی بەتەنیا بەجێ هێڵا. جیۆلۆجیەکان هەوڵیان لەگەڵدا بگەڕێتەوە بۆ زێدی باو باپیری. تەنانەت خزمێکیشی بانگشتی کرد لەگەڵ ئەوان بژی. بەڵام ئەویش ڕەتی کردەوە. لەو دارستانەدا بەتەنیا ژیا کە لەوانەیە ئێستا ئەویش گیانی سپاردبێ.